سەرچاوەی گەرمی و ڕووناکیمانە بەبێ ئەو ژیان مەحاڵ و لەگەڵ هەموو هەڵاتنەوەیەکیدا زەوی نوێ دەبێتەوە. بەڵام ڕۆژێک دێت دەگۆڕێت بۆ زەبەلاحێکی سوور و هەسارە شینە پڕژیانەکەمان دەکاتە پارچە خەڵوزێکی گەورە. چارەنووسی خۆر 4 ملیار و 600 ملیۆن ساڵە خۆر دروست بووە و لەو کاتەوە وزەیەکی بێشومار بەرهەم دەهێنێت. بەڵام زانەکان دەڵێن ئێستا لە ناوەڕاستی تەمەنیدایە و بەرەو پیربوون دەچێت. سوتانە بەردەوامەکەی خۆر بە سوڕی توانەوە ناوەکیەکان ڕوودەدات. تیایدا گەردی لە بچکۆلەترەکانی هایدرۆجین یەک دەگرن و گەردی لەی گەورەتری هیلیۆم پێک دێنن. بەوەش بڕێکی مەزنی وزە بەرهەم دێت و لە شێوەی گەرمی و ڕووناکیدا دەگاتە زەوی. بەڵام سوتانی بەردەوام وا دەکات ڕۆژێک بێت چیتر یەدەگی وزەی نەمێنێت و بەخۆیەوە هەسارەکەی ئێمەش لەناو بەرێت. زەبەلا حەسوورەکە زانەکانی ئاژانسی ئاسمانی ناسا دەڵێن لەگەڵ نەمانی هایدرۆجیندا لەسەر خۆر هێزی ڕاکێشانی ناو هەسارەکە بەسەر پەستانە دەرەکیەکاندا زاڵ دەبن. بۆیە خۆر وەک میزەڵان دەکشێت و 2000 هێندەی ئێستا ڕووناک دەبێت. بەهۆی کشان و فراوانبوونی شێوە هەسارەکانی عوتارد و زوهرەدا دەپۆشێت. ئەگەرچی هەسارەکەی ئێمە هێندە دوورەدا نەپۆشرێت بەڵام گەرمی خۆر هێندە زۆر دەبێت هەسارەکە دەسووتێنێت. سەرەتا ئاوی ڕووبار و دەریا و زەریاکان دەقوڵێنێت و دواتر بەرگە هەوا لە ناو دەچێت و لە کۆتاییدا دەبێتە پارچە خەڵوزێکی مردوو. مەریخ بەهۆی ساردی و دووریەکەیەوە کاتێکی زۆرتری دەوێت بۆ گەرمبوون. بەڵام دوجارەوی ژوای لێدێت بە کەڵکی ژیانی کۆمەڵگا مرۆییە دەستکردەکان نێت. لەو خاڵەدا تەنیا مانگە دەرەکیەکانی کۆمەڵی خۆر واتە ئەو مانگانی بە دەوری هەسارەکانی زوحەل و مشتریدا دەسوڕێنەوە گونجاو دەبن بۆ کۆمەڵگا مرۆییە دەستکردەکان. بەڵام ئەوەش چارەسەرێکی کاتی دەبێت چونکە هێزی ڕاکێشانی زەبەلا حەسوورەکە لەسەر کۆمەڵی خۆر زۆر لە هێزی ڕاکێشانی خۆر کەمتر دەبێت. بۆش خولگەی مانگ و هەسارەکان تێک دەچن. ئەم قۆناغەشیان نزیکەی ملیارێک ساڵ دەخایەنێت تاوەکو دوجار خۆربەرگێکی غازی دەردەدات و سەدیمی هەسارەیی دروست دەکات. لەگەڵ ڕەوینەوەی غازەکەشدا ئەو قۆناغەش کۆتایی دێت و ناوکێکی هەسارەیی لێ دەمێنێتەوە پێی دەوترێت قەزەمە سپیەکە. لە دوا قۆناغیشدا وەک مەرگی هەموو هەسارەکانی تر بە تەقینەوەیەکی گردوونی کۆتایی دێت. بەڵام ئایا مرۆڤ دەگاتە ئەو کاتە؟ زانایانی گردون ناسی دەڵێن هەسارەکانی هاوشێوەی خۆر نزیکەی 9 بۆ 10 ملیار ساڵ دەژین. بۆیە ئەو دیاردەیە نزیکەی 5 ملیار ساڵی تر ڕوودەدات و هێشتا زۆر دوورە. بەڵام ئایا تا ئەو کاتە بوونەوەرێک دەمێنێت بە ناوی مرۆڤ تاوەکو بیبینێت؟ لە دەرکەوتنی ژیانەوە لەسەر زەوی تا ئێستا 5 لە ناوچوونی گشتگیر ڕوویان داوە. دوایەمینیان 65 ملیۆن ساڵ لەمەوبەر بوو تیایدا دایناسۆرەکان لە ناوچوون. بۆیە زۆرێک لە زانەکان پێشبینیەوە دەکەن مرۆڤ نەگاتە 5 ملیار ساڵی تر و پێش مردنی خۆر لەناو بچێت. جا چ بەهۆی پێشهاتێکی سروشتیەوە بێت وەگەوەی بەسەر ڕاچەڵەکەکانی پێشوودا هات یان بەهۆی خۆیەوە بێت کە لە ئێستاوە بەهۆی بڕینەوەی درەختەکان و پیسکردنی هەوا و خاک و زەریاکانەوە هەسارەکەی خستۆتە لێواری لە ناوچوون.